بە بیانووی سووتاندن و وشک بوونەوەیان دارخورماکانی خانەقین و باخەکانی شارەکە کەوتونەتە بەر شاڵاوێکی بێڕەحمانەی هەندێک کەس و لایەن. بە پێی ئامارێکیش تەنها لەم ساڵدا زیاتر لە 22 لە باخی خورمای بەرهەمدار لە ناو براون و کراون بە شوێنی یەکەی نیشتەجێبوون. هەر بۆیە چالاکوانانی شارەکەش هۆشداری دەدەنە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە بەرامبەر گۆڕینی ناسنامەی باخەکانی خورما لە خانەقین بۆ یەکەی نیشتەجێبوون. سەرەتا دەستی پێکە لە کاتی خۆی وە سووتانی ئەو باخانە دوای ئەوە کە سووتێنرا ئەو باخانە ئێستا خەریکە دابەشەکرێ بۆ خانوبەرە ئەویش لە ڕێگەی نازانم وەزارەتی کەشت و کاڵە یان لە پارێزگای دیالەوە موافقات هەندێک موافقات ئەدرێ بەو کەسانە بۆ ئەوەی ئەو زەویانە کە زەوی هەمووی باخە سەوزاییە ئەوانە بکرێتە یەکەی نیشتەجێبوون. فداوا ئەەکەین چیتر ڕێگە نەدرێت چۆن ماوەیەکی تر بەڕاستی خانەقی نەکرێ بە بیابان. تا ئێستا زیای لە 150 باخ لە دەوروبەر خانەقین تەخت کرا و شێوەی پارچە پارچە بۆ جێگەی نیشتەجێ ئەفرۆشرێت و ئەسعاری خەیاڵی. لێرەوە ئێمە داواکەین لە حکوومەتی هەرێم کوردستان بەڕاستی ڕێگری بکات لەم شاڵاوە درندانە کە لە خانەقین ڕوو ئەدات. لای خۆشیەوە بەڕێوەبەری کشتتوکاڵی خانەقین دەڵێت ئەگەر بێت و ڕێگری نەکرێت ئەوە مەترسیەکی گەورە لەسەر ئایندەی باخەکانی خورما لە خانەقین دروست دەبێت. بەوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕێژەی سەوزایی دەبێت لە شارەکەدا. ئێمە کۆمەڵی لەوانەمان داوە دادگا و دادگاش ئیجراعاتی یاسایی خۆی کرد و ڕاشگیریە. ئێمە لە دوای هەفتەی ئۆکتۆبەری 2007 بەڕاستی ئەو دەسەڵاتەمان نەماوە. ئیتر ئەو دەسەڵاتە نەماوە کە ئێمە بتوانین ئەجراعاتی ئەوانە بکەین. وا دیارە بڕیارەکە لەسەرەوەیە ئەگەر ڕێگری نەکرێت من لەو باوەڕم زیاد لە 1000 دۆنم ئەوها ئەڕۆخێ. بە پێی ئامارێکی فەرمی کە لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی خانەقین وێنەیەکی بە کورسات نووس دراوە لە کۆی 2500 دۆنم باخی بەرهەمدار لە قەزای خانەقین زیاتر لە 200 دۆنم باخی بەرهەمداری خورما لە ناوەندی قەزای خانەقین بە شێوەی ئەنقەست سووتێنراون و کراون بە شوێنی یەکەی نیشتەجێبوون. هەر بۆیە چالاکوانانی خانەقین داواکارن لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ڕێگە نەدەن چیتر لەوە زیاتر باخ و دارە خورماکانی شارەکە لە ناو ببرێن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.